پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان وەک ناوەندی بەرهەمهێنانی شلیک لە ئاستی ئێراندا ناسراوە. لە 3600 هێکتار لە زەویە کشتوکاڵەکانی ئەم پارێزگایە ساڵانە نزیک 75,000 تۆن شلیک یا وەک لە ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن تووە فەرەنگی بەرهەم دێت. ساڵ بە ساڵیش ڕووبەری ئەو زەویانەی شلیکیان تێدا بەرهەم دێ زیاتر دەبێت. تووفەرەنگی کە ساڵ بۆ ساڵ زۆرە بێ لێ ئەنایسە بێژن لە ئاوایەکی وە گوێزە کوێرەیە بێژن ئەگەر 50 ماڵی وزەوی تووفەرەنگی بووە سەحەت داخل دوو بەرابەر سێ بەرابەرە بەسە یانە کاورامانەی بێژن دوو زەوی سێ زەوی گرۆ بۆ تووفەرەنگی بەڵام ئەگەر تووفەرەنگی ئاوا بچێتە بەرەوە قیمەتەکەی ڕۆژ بۆ ڕۆژ ئەیە تەخوارە تووفەرەنگی. بەرهەمی تووە فەرەنگی سنە زۆر لە پێداویستی ناوخۆیی ڕۆژهەڵاتی کوردستان زیاترە و بەهۆی نەبوونی کارگەی تایبەت بەم بەرهەمەش جوتیاران ناچارن بەرهەمەکانیان لە ڕێگای دەڵاڵەکانەوە بۆ شارەکانی دیکەی ئێران بەڕێ بکەن. ئەمەش وای کردووە نرخی بەرهەمەکەیان دابەزێ و بەشێکی زۆری قازانجی کارەکەیان بۆ دەڵاڵەکان بێت. لەعان فرۆش یاکەمێ گیر و گرفتارمان هەست چون ئێمە خۆمان ناتوانین مستەقیم بیگەین بە بازار ئەبێت لێرە دەڵاڵێک ببێت بە بۆنەوە نرخەکەی زۆر شکاوە زوو هاتە خوارەوە ئیمساڵ وەڵایی تر گلەیمان ئەوەسە فەقەت خۆمان بتوانین مستەقیم بیگەین بەدەست خەریدار بەدەست بازار کە لەم بەینا دەڵاڵێ نەبێت. ئەمساڵ نرخی شلیک بەراورد بە ساڵانی پێشوو زۆر دابەزیوە. دەڵاڵەکان دەڵێن بەهۆی بارانی بەهارێوە بەشێکی زۆر لەو شلیکەی لە پارێزگای سنە بەرهەم هاتووە کوالیتی باش نییە هەر بۆیە نرخەکەی کەمتر لە ساڵانی پێشووە. تووە فەرەنگی ئیمساڵ بەرەساسە شەرایەتی ڕوتوبەت و بەرەساسە شەرایەتی ئابوهەوای متەئەسفانە شاید بێژم 60-70% لەبین چوو ئەو 60-70% کشاورز ئەتوانی بە ئەوەی کە جیای کاتەوە نەیخاتە ناوبارەکان ولی کشاورز بە خاطر ئەوەی کە دڵی نایە بە خاطر سری شتێکە هەست ئەکەفێتە ناوبارەکان ئەم شتە ئەوێتە باعەس ئەوەی کە زایعات پێشتێ متەئەسفانە قیمەت بێتە خوارە و کشاورزیش ناڕازی بێت. پارێزگای سنە کە ڕووبەرەکەی کەمتر لە 102 ڕووبەری خاکی ئێرانە و ژمارەی دانیشتوانەکەشی کەمتر لە 102 کۆی دانیشتوانی ئێرانە زیاتر لە 162 شلیکی هەموو ئێران بەرهەم دێنێت. بەڵام بەهۆی نەبوونی ژێرخانی پیشەسازی پێویست بەرهەمی ماندووبوونی جوتیارانی کوردستان دەچێتە گیرفانی کەسانی دیکەوە. کامیل بۆکانی، کوردستان 24.